خۆشەویستان بابەتێکی گرنگی ترتان پێشکەش دەکەین کە ئەوش بابەتێکی ئافرەتانەیە بێگومان ئافرەتان لە ژیانی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێ ڕۆڵێکی کاریگەر و گرنگیان هەبووە و زۆربەی کاتیش دەوترێ بۆ ئەوی کە ببێت بە نمونەیەک بۆ هەڵسەکەوتکردن لەگەڵ ئافرەتان یاخود زیاتر تێگەیشتنمان لەوەی کاین چۆن بۆ لەگەڵ خانماندا ئەوە پێویست دەکات زیاتر بۆ بابەتانە بچینەوە و بۆ مێژۆدا بچینەوە یەکێک لەو بابەتانی بۆمان ئامادەکردوون لە هەولێر بەڕێوەچوونی سیمینارێکە سەبارەت بە ئافرەت لە ڕوانگەی سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێکەوە بینەری ئەو فیتێمان بابەتە هەمسوویان بۆ تیشخستنا سەر ئەم بابەتانی کە ئێستا باسمان کرد باسەکەی بەڕێ زیان ئافرەتی موسڵمان لە نێوان لە گۆڕەکان و خەڵکی ئەڵێ ژنان هەندێک جار لە ژنان ئاتەوەداوە بووگەوان هەندێک تەقسیر لە حاڵەتێکی ترەوە ئەگەر ئافرەتەکەم کوڕی هەیە چۆن سزاکەی هەمان سزای دەڕوانێت و هەروەها بەتایبەت لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێت ئەندامی سکرتاریەتی یەکگرتووی کوشتانی ئیسلامی کوردستان بووە. ئێمە ئیمڕۆ لە زانکۆی سەلاحەدین هەولێر سیمپۆزیۆمێکمان ئەنجامدا لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بە ناونیشانی ئافرەت لە ڕوانگەی فەرمودەدا. ئەمە شەشەمین سیمپۆزیۆمێک کۆلێژەکەمان ساڵانە ڕێکی دەخا لە مانجی مەولود بە یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. ویسمان ئەم ساڵ ناونیشانەکەی بابەتی ئافرەت لە ڕوانگەی فەرمودەدا باز بکەین لە بۆ ئەم مەبەستە ئێمە دوو پانێلمان هەیە پانێلی یەکەم سێ سیمینار لەخۆ دەگرێت و پانێلی دووەمیش بە هەمان شێوە سێ سیمینار و ئەم توێژینەوانە لەلایەن کەسانی پسپۆر لە بواری شەریعەت ئەنجام درراوە لە زانکۆکانی سەلاحەدین و زانکۆی کۆیە و زانکۆی حەلەبجە و زانکۆی سۆرە. مەبەستمان ئەوەیە کە ئەم بابەتانەی کە گفتوگۆیان لەسەر دەکرێت لە نێو کۆمەلگا زیاتر ئێمە ئەم بابەتانە ئاشنا بکەین بە خوێنەران و بە کۆمەلگامان بە شێوازێکی گشتی لەبەرەوەی ئەوانەی کە لێرە ئێمە داوەتیان دەکەین خەلکی پسپۆرە لە بواری شەریعەت و قوتابیانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان و مامۆستایانی ئاینی و خەرچی تری نخبەی نێو زانکۆ و ئافرەتانیش بوون تەوان لەبەرەوەی بابەتەکە زیاتر پەیوەست بوو بە ئافرەت لە ڕوانگەی فەرمودەدا. دوو داخی گەورە هەیە لە دڵما ئەویش ئەوەیە نەک کۆمەڵگەی موسڵمانان ئەو کۆمەڵگەیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێش 1400 ساڵ بنیادی ناوە ئەو کرانەوەی لە زەمەنی پێغەمبەرە پێش 1450 سەدە لەوە پێش کە کرانەوەیەکی زۆر بەرچاوی ئەنجاماوە و بنیادناوە ئەم کۆمەڵگە بە هیچ شێوازێ بۆنی ئەو کۆمەڵگەی لێ نایە. داخی دووەمیشان ئەوەیە لە کاتێکا زانست لە لوتکایە لە پێشەنگایە بەڕاستی گەشتە زۆر ئاسێکی بەرز بەڵام سووکترین بوونەوەری خوددا لەسەر گردوونە ئافرەتە. نەیە بە خەیاڵتانە بڵێن لە ڕۆژئاوا باسی ئافرەتە کرێتوەمانە بەڵکو بە ڕاشکاوانە ئەڵێم مافی سەگێک زۆر لە پێشترە لە مافی ئافرەت. اینجا مافی مناڵ اینجا بافی ئافرەت. کێش مافەکە دانێ پیا و داینێ ئەو مافانەش هەرە هەمووی بۆ قۆستنەوەیە بۆ گیرفانی خۆی. کە ئامادەکرا سەرەتا دەست دەکەین بە پانێڵی یەکەممان کە ڕێزیان سەرۆکی سەنتەری جێندەرناسی بووە لە زانکۆی هەڵەبجە و بە کالیرۆس لە ئیسلام ئاوەچی ئەمەیە بەو شێوە یعنی منی دەقەکە ئەگرتن و بە چەندین شێوە بەکارهێنن و تۆمەتبارکردن زۆربەی زۆرتان هەموو لەبەرتانە ئەویش ئەوەیە کە لە ڕۆژێکی جەژنا بووە نازانرێ جەژنی ڕەمەزانە یا جەژنی ئەم جۆرە سیمپۆزیسمانە و کۆنفرانسی سێمیناری هاوشێوە ڕۆڵێکی زۆر باش و بەرجەستەیان هەیە بۆ ئاشناکردنی خەڵک لە هەموو ئاستەکانە بەتایبەت ئەگەر بە پێی توێژوونەوە بێت بۆ ئاشناکردن بە ژیان و پەیام و سیرەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت و بەتایبەت بە نیسبەت ئافرەت و تێڕوانینی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چواردۆری بابەتی ئافرەت کە زۆر گرنگە و لە ئەمڕۆدا ئەبینین بە
ناوی جۆرا و جۆر و بە دروشمی جۆرا و جۆر و بە شێوازی جۆرا و جۆر بانگەشە بۆ ماف و یەکسانی ئافرەتانەکرێ کە پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت پێش 15 سەدە باسی ماف و هەموو ئەو شتانێکی ئێستا باسی ئەکەن لە پەیامی ئیسلام و لە پەیامەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم داهاتووە بۆیە وەک ئەبینین و ئاشکرایە و لە قورئانی پیرۆزیشە ئاماژەی پێکراوە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێکراوە ئافرەت پلە و پێگەیەکی زۆر گرنگ و زۆر تایبەتی هەیە لە ئیسلامدا و ئەو یەکسانێکی ئێستا باسیەکەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەدەقی ئایەت باز لە یەکسانی ئافرەت لەگەڵ پیاوە کراوە لە بەدەستهێنانی مافەکانیانە و لە ئەرکە گشتیەکانیانە. ئەم سیمپۆزیۆمە زۆر گرنگە بۆ لەبەرەوەی باسی ئافرەت دەکەین لە ئیسلام. ئێمە باسی ئافرەت دەکەین کە پێش ئیسلام چەند ماف قوراو بوو، بەڵام ئێستا کە بە هاتنی ئیسلام بە شۆڕشی ئیسلام کە بەس شۆڕشێک نەبوو بەڵکو هەر وەک ئەوە بوو شۆڕشێکی زۆر گەورە بوو هات بۆ ئافرەت بە تایبەت بۆ لەبەرەوەی هەموو مافێکی ئافرەتیدا. ئافرەت ئەگەر بین تەمەشاکەین لە ئاینەکانی تر زۆر بێماف بوو، لە ئاینی هیندۆسی، لە ئاینی لە یۆنانیە حەزارەتی یۆنانی، لە کن مسخیەکان، لە کن جووەکان، لە کن مەسیحیەکان ئافرەت زۆر بێماف بوو، بەڵکو بۆی نەبوو لە ناو پەرستگا قسەش بکە بۆ ئەگەر کارێک قسەی کردمایە ئەو کاتەی دەیانگوت ئەوە شەیتان لە ناو مەجلیسەکە هەیە، ئەوەندە بێماف بوو. پاشان پێش ئەوەی ئیسلام بێ لە نیمچە دوورگەی عەرەبی دەبینین ئافرەت ئەوەندە بێماف بوو هەتا عادەتی وەئدل بەناتیان دەکرد کە ئەگەر کچێکیان دەبوو دەیان ناشت هەر بە زیندەتی. ئیسلام کە هات هەموو شکۆی ئافرەتی گەڕاندەوە، وای کرد کە ئافرەت پێشانماندا کە ئافرەت چەند بەرزە، حتا لە بیدایەت لە قورئان باز دەکاتن کە دەکەڕ و ئونثا نێر و مێ وەک یەک دروست بووینە، هیچ فەرقیان نییە. حتى خوای سبحانه وتعالى باسی ئافرەتی کردیە کە ئەگەر خێزان بوو عاشرهن بالمعروف، ئەگەر بوو حتا میراتی گەڕاندەوە بۆ ئافرەت. ئێمە لێرە لە بابەتەکەی خۆمان باسی دوو تەوەر دەکەین. تەوەری یەکەم باسی ئافرەت دەکەین لە پێش ئیسلام و لە ئیسلام کە چۆن مافی ئافرەتیدا لەلایەنی کۆمەڵایەتی و لەلایەنی ئابووری کە ئەو دوو تەوەرە زۆر گرنگە بە تایبەتی لە حاڵی ئێستامان. لەلایەنی کۆمەڵایەتی خوا سبحانه وتعالى هەموو مافەکی دایتە ئافرەت کە چ کچبی، چ خێزانبی، چ هاو بەشبی لە ماڵ، حتا سەروەرمان درودی خوای لەسەروی لە زۆر حەدیسەکان باسی ئافرەت دەکا، باز دەکا کە چۆن وەختی لە دایک دەبی ئەگەر پەروەردەی کەن لەسەر ئاینی ئیسلام ئەوە دەچێ بەهەشدا و بابەکە ڕێی بەهەشت دەبینن. ئەگەر کاتی کابراکە گەورە بوو نیوەی دینی پڕ دەکاتەوە بەچە ئەگەر خێزانی دروست دەکا، پاشان وەچە ئەو دایکە منداڵی دەبی، ئەو منداڵانە ئەگەر چەند ئیطاعیداچی خۆیان بکەن کە الجەنەت تحت أقدام الأمهات هاتیە، ئەوە زۆر گرنگە لە ئیسلام. عەبدولحەلیم ئەو شەقە بە نەسیبە کوردی ئەخوێنمەوە ئەڵێت ئەو بەدەم پێکەنینەوە گوترابێت و لە قاڵمی جدیەت و گوتاری ڕاستەقینەیان. کاریگەری ئافرەتان تەنانەت لەسەر پیاوە بەهێزە سەنگینەکانیش نەک ئەوەی فەرمودەکەەوە هەندێک وەکو تێنەگەیشتن، هەندێک وەکو دژایەتیکردن بەکاریەهێنن. بە چەند شێوەیەک من لێکماوەتەوە. یەکەم خاوەنی عەقڵێکی فراوان و دەسەڵاتێکی بەهێز کەواتە چۆن ئەبێ ئافرەت کەسی کۆنتڕۆڵ کراو گرنگترە یان کەسی کۆنتڕۆڵکەر. ئافرەت کە کۆنتڕۆڵی